لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حام لواني 164 لواني كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان بس رزامندي خوي جوره وهي وادارم ايوي ازي السودي والبقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولا تنكحوا المشركات حتى يؤمن ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم أولئك يدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه ويبين آياته للناس لعلهم يتذكرون. بەڵێ خۆشەویستان لەو ئاەتەوە هەتا والله ئەعلەم 22 ئاەت خوای گەورە باس لە ئەحکامەکانی زەواج و هەروەها با بڵێن معاشەرەی زەوجی و پاشان تەلاق و جیابوونەوە ئەو بابەتانە دەکاتن. لە یەکەم ئاەت خوای گەورە سوبحانه وتعالى باس لەوەی دەکا کەسی مشتریک دەخوازرێ لە ژن و لە پیاوان دەفەرمی وەلا تەنکحوا المشرکات حتى يؤمن. ئافرەتانی مشریک مەخوازن هەتا وەکو ئیمان دەینن. ئافرەتانی مشریک مەخوازن هەتا ئیمان دەین. وەلەئەمەة مؤمنة خەیر من مشرکة وەلەو عەجەبەتکم. ئافرەتێک ئەگەر جاریەش بی بەڵام ئیماندار بی واتە ئەگەر کۆیلەش بی بەڵام ئیماندار بی چاکترە لە ئافرەتێکی مشریک ئەگەر پێشی سەرسام بوون. وەلا تنکحوا المشرکین حتى يؤمنوا. و هەروەها پیاوانی مشرک ئافرەتی مسلمانی مەدەنێ هەتا ئەو پیاوە مشرکە ئیمان دەینی. ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم. عبدێکی کۆیلەیەکی پیاوی ئیماندار چاکترە لە کەسێکی مشرک ئەگەر سەرسامیش بوون بەو مشرکەی. ئەوجا دەفەرمی ئولئیک یدعون إلى النار. ئەوانە مشریکەکان لە پیاو لە ئافرەتان بەرەو ئاگر دعوا دەکەن و بانگەواز دەکەن. والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه. الله سبحانه وتعالى بانگتان دەکا بەرەو بەهەشت و بەرەو لێخۆشبوون بە ئیزنی خۆی ويبين آياته للناس لعلهم يتذكرون. و ئاەتەکانی خۆی لۆ خەڵکی بەیان دەکا تاوەکو پند و ئامۆژگاری وەربگرن. بەڵێ خۆشەویستان دیارە ئافرەتانی مشریک حرامە بخوازرێن وەکو دیارە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە لە حەدیثێکی صحیحدا بوخاری مسلم ڕواتیان کردێ لە جابر دەجێڕتەوە خوای ڕاد دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی تنكح المرأة لأربع. ئافرەت بە چار شت دەخوازرێ. لمالها لەبۆ ماڵەکەی ولحسبها لەبەر حەسەب و نەسەبەکەی ولجمالها لەبۆ جوانەکەی ولدينها لەبۆ دینەکەی. فاظفر بذات الدين تربت يداك. هەوڵ بدە دەستت بگاتە خاوەن دینەکەی. خۆ ئەگەر خاوەن دین بی سێشتەکەی تریشی هەبی حەسەب و نەسەبی هەبی و جەمالی هەبی ماڵیش هەبی و باشتریش هیچ ئیشکال نییە بەڵام مقیاسی تو پێویستە دین بی. فاظفر بذات الدين تربت يداك. کەواتە ئەگەر دینی هەبوو سێشتەکەیت کەی هیچ نەبی هیچ ئیشکالت نییە والله هیچ ئیشکالت نابی. تربت يداك ئەگەر وا بکەی ئەگەر وا نەکەی تربت يداك وات دەستت بەخۆڵ بی وەکو هەندێک لە زانان دەفەرمێن وەکو دوعایەکە کە واریدە لە زمانی عەرەبی ئیتر ئەگەر وات نەکرد وەکو لە کوردەواری خۆمەڵێ خاک بەسەرت ئەگەر وات نەکرد دەستت لە بەخۆڵ بی واتە فەقیر بی بەڵام خاوەن دینت خواست بەڕاستی ئەوجا ئەو کاتە دەوڵەمەندی دنیا و قیامەتی. ئەگەر خاوەن دینت نەخواست لەبەر هەر شتێکی دیکە بوو ئەوە تەریبەت یەداک خاک بەسەر خۆت. بە هەر حاڵ یەک لەو ئەوانەی کەوا خوای گەورە سوبحانه وتعالى وەکو حرامی کردێ لەسەر ئیمانداران کەوا زەواج و نیکاحیان لەگەڵ بکاتن کەسانی مشرک لە پیاوان و لە ئافرەتان. طبعا ولا تنكحوا لنكاحەوە هاتە نیکاح بە معنای ضەم دێ الضەم والجەمع لەبەرەوەی نیکاح
زەواج لە ئیسلامدا فعلا ضەم و جەمعە کەوا ئەو ژن و پیاوە خوای گەورە بە شەرعی خۆی بەو کەلیماتانەی کەوا داینایە شەرعەن زەوەجتوکە ئەنکەحتوکە بە وجودی وەلی ئەمر و بە شاهێدی دوو شاهێدان و پاشانی ئەلانکردنیان ئەو ژن و پیاوە لێک حەڵال دەبن و دەستنە پاڵی یەکتری و بە پشتیوانی خوای گەورە بە ئیزنی خوای گەورە منداڵیان لێ بە پاش دەکەویتن. بەڵام خوای گەورە دەفەرمی لەگەڵ مشریکات زەواج مەکەن ولا تنكحوا المشركات حتى يؤمن ئافرەتانێکی مشریک هاوبەش پەیداکەر لە بۆ خوا والعیاذ بالله مایان خوازن هەتا وەکو ئیمان دەینن هەتا وەکو ئیمان دەین و دێنە ڕێزی ئیمانداران و دەبنە موحیدە دەبنە کەسێک کەوا مشریک نین بەڵکو تەوحید لە بۆ خوای گەورە بڕیار دەدەن سبحانه وتعالى لەسەر عەقیدەی تەوحیدن. کەواتە لێردا خوای گەورە ئەوەی بەیان کرد لە بۆ کە نابی کەسانێکی با بڵێن ئافرەتانێکی مشریک بخوازرێن ئافرەتانێکی مشریک نابی بخوازرێن ولأمة مؤمنة خير من مشركة ولو أعجبتكم ولأمة مؤمنة کەواتە دیارە وەکو واقع حاڵی کەوا ئیسلام هات طبعا خەڵکانێکە بوون کۆیلە بوون خەڵکانیشە بوون حڕ بوون ئیتر خوای گەورە تەعاملی لە خلالی قورئان پیرۆز سنەت پێغەمبەر صلی الله علیه و سلم تەعاملی لەگەڵ ئەو بەندانە و ئەو واقعە کرد هەتا وەکو سەبرە لە ئەزر و پاداشتی ئازادکردنی کۆیلە و جاریەکان ئەو هەموو ئەزر و پاداشتەی دانا لە نەتیجەدا لە با بڵێن نظامی عبودیەت و کۆیلایەتی نەما ئیتر بەڵام کە خوای گەورە دەفەرمیتن نەک ئافرەتێکی حۆڕ بەڵکو ئەگەر کۆیلەش بوو بەڵام ئیماندار بوو ئەویان باشترە لە ئافرەتێکی مشریک ئەگەر جوانیش بوو ئەگەر دەوڵەمەندیش بوو ئەگەر حەسەب و نەسەبیشی بەرز بوو بەڵام مادام مشریکە خوای گەورە فەرمی ئیماندارێک ئافرەتێکی ئیماندار ئەگەر کۆیلەش بی ئەویان لەوی باشترە ولأمة مؤمنة خير من مشركة چاکترە بە مطلقی چاکترە نەک بڵێ ئەویش چاکە ئەو چاکتر هەر بە مطلقی ئەویان چاکترە ئەویت کە هەر هیچ چاک نییە لە مقیاسی ئیسلامدا بەڕاستی ولا تنكحوا المشركات حتى يؤمنوا لێرەدا پرسیارێک دێتە پێش ئایا ئەدی ئەهلی کتاب وەکو جوولەکە و دیان ئایا ئەوانش مەشمولن لەبەرەوەی بە تەکید خوای گەورە لە چەندین جێگای دیکە کە باز لە جوولەکە و دیان دەکا دیارە جوولەکە و دیانیش لە دوای پێغەمبەرانیان عەلەیهیمو سڵات وەسەلام تووشی شرک هاتینە لە چەندین جێگایان خوای گەورە باز لە شرکی ئەوان دەکا کە والعیاذ بالله دەڵێن إن الله ثالث ثلاثة کە دەڵێن المەسیح ابن مەڕیەم والعیاذ بالله کە دەڵێن العوزەیر ابن الله کەواتە لە چەندین جێگایان باز لە شرکی ئەهلی کتاب دەکا و لە کوفری ئەهلی کتاب بەرامبەر بە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم ئیتر ئەوان دەکرێت بخوازرێن یان نا طبعا ئەو مەسئلەی خلافێ لە بین عولەما بەڵام ڕەئی ڕاجح ئەوەیە مشریکین و لە ئافرەتانی مشریک ئەهلی کتاب جیا کراینەوە لەو ئاتەی سوورەتی المائدة وطعامكم حل لهم وطعامهم حل لهم والمحصنات من المؤمنات والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم إذا آتيتموهن أجورهن محصنين غير مسافحين کەواتە وەکو زانان دەفەرمون ئەو ئاەتی سوورەتی ئەلمائیدە تەخسیسی ئەو ئاەتەی دەکا بەڵێ ئەهلی کتابیش مشریکن بەڵام ئافرەتانی ئەهلی کتاب جائزە بخوازرێن ئافرەتانی ئەهلی کتاب لە جوولەکە و لە دیان جائزە پیاوی مسلمان بیان خوازی بەڵام لەوێن دەرش قەیدێکی لۆدانایە شەرتێکی لۆدان والمحصنات من الذين أوتوا الكتاب من قبلكم والمحصنات محصنات زانان دەفەرمواتە ئافرەتانی عەفیفات داوێن پاک طبعا ئەوانیش وەکو هەر مجتەمەعێکی دیکە داوێن پاک و داوێن پیسیان تێدا کەواتە لە ئەهلی کتاب لە جوولەکە و لە دیان دەکرێ ئافرەتانی داوێن پاک مسلمان بیان خوازی ئەوە ڕەئی ڕاجحە کە زۆربەی عولەما لەسەرینە وەکو گوتمە هەندێک لە عولەما دەڵێن هەر نابی جوولەکە و دیانش لەبەرەوەی مشریکن وەکو ئەوانە نابکرێ بخوازرێن بەڵام زۆر ڕەئی ڕاجح ئەوەیە کەوانە خێر ئیستەثنایە کرایە لە سوورەتی ئەلمائیدە لەو ئاتێکە خوێنمانەوە کەوا ئەهلی کتاب بەڵێ مشریکن بەڵام ئەحکامیشیان جیایە یعنی لە بۆ نمونە هەتا حەیوانێکەوە کەسێکی مشریک سەری ببڕی حرامە مسلمان لێ بخوا بەڵام حەیوانێکەوە جوولەکەی گیاندیانێک سەری ببڕی حەلالە لێی بخۆی کەواتە بەڕاستی ئیستثنایان لۆدانرایە ئەگەر چی مشریک و کافریشن وەکو بە نەسی چەندین ئاەتدا
بەڵام لەگەڵەوەش ئەو علەمانەیکەوە ئەو ڕەئیەشانێکەوە بەڵێ دەڵێن دەکرێت جوولەکە و دیان بخوازرێ لە ئافرەتانی جوولەکە و دیان، بەڵام بەو شەرتێکەوە قورئانی پیرۆزدانە موحسەن بن کەوا داوێن پاک بن مع الکەراهە واتە کەراهەتیشی تێدا بەڕاستی کەراهەتیشی تێدا کەواتە مباحە بەڵام حرام نییە بەڵام کەراهەتیش تێدا لەبەرەوەی بەڕاستی چەندین مەساوی تێدا چەندین مەساوت طبعا ئەو پیاوەی کە مسلمانە دەستی ئافرەتێک جوولەکەی یاندیان دەخوازی بۆ شەرتانی کە شەرع لۆیدانە پێش هەموو شتێک لەسەر حسابی ئافرەتێکی مسلمانە یعنی لە جاتەوەی کە بچوو بە ئافرەتێک مسلمان بخوازیتن دەچیتن ئافرەتێکی جوولەکە یاندیان دەخوازی ئەوە لێرە زەرەرێکە بەڕاستی و هەروەها ئەو ئافرەتە دەبتە دایشی منداڵەکانت کە دەبتە دایشی منداڵەکانت ئەگەر زۆر ئاگادار نەبی تەسیری دایک لەسەر منداڵ زۆرە تەسیری دایک لەسەر منداڵ زۆرە لۆی پێ دەفەرمیتن ئەو ئافرەتانە بخوازن کەوا صاحب دینن اختاروا والله أعلم تخيروا لنطفكم واتە هەڵبژێرن شێ ئەو ئافرەتانی کەوا هەڵیان دەبژێن تاوەکو ببنە ئەو جێگایکەوە منداڵتان لێی دەبی لەبەرەوەی ئەو منداڵە بتوێنێتە متعلقە بە دایکی ئیتر تەسیراتی دایکی لەسەر کاتەوە یەک لە مشکلەکانە کات و ئەو ئافرەت دەخوات جوولەکەیان دیانە لەوانەیە سەبر تەسیر لێ بکە لە منداڵەکەت و هەروها نەک هەر منداڵەکەت بەخۆشت معڕەزی کە تەسیر لێ بکە لەبەرەوەی تو کاتێکەوە لەگەڵی تێکەڵ دەبی ئەو عیلاقە ئەو خۆشەویستەی لە بینی ژن و مێرد هەیە حتما لەوانەیە تەسیراتی لێ بکە ڕۆژێک لە ڕۆژە معجیب بی بە دینەکەی ئیتر لێ زانان دەفەرمن بەڵێ حەڵالە ئافرەتی جوولەکە یان دیان بخوازرێ بە شەرتێکەوە قورئان دەفەرمی لە قورئانی پیرۆز کە خوای گەورە باس دەکە و دەفەرمی دەبی موحسەنە بی کەواتە ئافرەتیش داوێن پاک بەڵام مع الکەراهە کەراهەتیش تێدا لێیە بەڵام وەکو حکمیش پێویستە بەیان بکرێ بێجگەلەوەی کەوا نابی مشریکات بابن ئافرەتی مشریک نابی بخوازرێ ئەوەشمان لەبینە لە سوورەتی ئەننووریش خوای گەورە کە باز لە مەسەلەی ئەوە دەکاتن الزاني لا ينكح إلا زانية أو مشركة والزانية لا ينكحها إلا زان أو مشرك لماذا الزانان دفرمون أوش بلغير سروي كآفرتي مسلمانيش بي بلام داوين بيز بي عيني ناخوازري يعني آفرتك بأشكرا داوين بيز بي حلال نية مسلمانش داوين باك بتي بيخواز أقرتي مسلمانشا بهر حال خواهي قرد فرمي آفرتاني مشرك مخوازا حتى يؤمن حتى وكإيمان دينا ولا أمة مؤمنة خير من مشركة ولو عجبتكم آفرتك أجر كويلش بي إيمان دار بي باشتر لو مشركي أجر بيتو سرسامج بي بو مشركي وتصفات وايت دابي كوا بي سرسام بي لزواني لمالي لحسب نسبي برام كويلك باشتر لو تو لبرو براستي مسألة زواج ونكاح زياتر علاقي روحية بيش أو كوا علاقي جسدي بيتن ئیتر تێکەڵاوبوون لەگەڵ مشریکین بە هەموو شێوەیەک ئەو دوو ڕوحە کو تەعامل لەگەڵ یەکتری دەکەن ڕوحێکی ئیماندار و ئەوەی تریشیان کەسێکی مشریک کو تەعامل لەگەڵ یەکتری دەکەن ئاگر و با بڵێن بنزین یاخود ئەو دوو شتێکەوە دژی یەکن کو تەعامل لەگەڵ یەکتری دەکەن کو یەکتریان خۆش دەوێت کاتە بە هەر شێوەیەک مەرفوزە و خوای گەورە حرامی کردە بەتایبەتی ینی سەیرە ئەو مسلمانانەی کەوا لە خارج دەژیان زۆری پێ ئاسایەکەوە ئافرەتێکی مشریک بخوازیتن هاي سبحان الله کو لەگەڵی دەحەوێتەوە کو لەگەڵی دەژیێ عجیبە کە فعلا شەرعانیش هەر مارەیینە ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا ولا تنكحوا المشركين واتجنيش مدنا بياواني مشرك حتى إيمان دينا طبعا لو نفرمي ولا تنكحوا المشركات بياو بخوي ولي أمري خويتي كوا جنديني يتر نابي آفرت مشرك بخواز بلام ولا تنكحوا خطابك لبو ولي أمري آفرتان مسلمانان أي بابو برايان أواني كوا چەند ئافرەتێکیان بابن چەند کسێکیان هەیە کە سەرپەرشتیانە سەردەکەن کچەکانی خۆتان مەدەنە کەسانێکی مشریک ولا تنكحوا المشركين حتى يؤمنوا مەیدەنە کەسانێکی مشریک حتى ئیمان دەین کاتە مارەی لێنایە لەو کەسە مشریکە ولعبد مؤمن خير من مشرك ولو أعجبكم ئەوەی کەوا دەیدێ ئەگەر بێت و کۆیلەیەکی پیاوێکی کۆیلەی ئیماندار بی چاکترە لە کەسێکی مشریک ئەگەر پێشی سەرسام بووی بە ماڵەکەی بە شەهادەکەی بە جوانیەکەی بە حەسەب و نەسەبەکەی بە هەر شتێکە کە تو سەرسام بووی بە مشریکەی کۆیلەیەکی ئیماندار کۆیلەش بی یعنی نەکەر حڕ بی کۆیلەیەکی ئیماندار باشترە لە عەبدێکی لە کەسێکی مشریک ئەگەر پێشی سەرسام بووی ئەوجا دەفەرمی ئولائیکە یدعون إلى النار والله يدعو إلى الجنة والمغفرة بإذنه بەڕاستی لە نەتیجەدا کەسانی مشریک یدعون إلى النار
بصفاتيان بأقواليان بكردوكانيان بتصوراتيان خلشي بانك دكن لبو آگر كوات آگادار بكاتو آفرتش مشرك دخوازي ياخد كسكد دي كسيش مشرك برو شرچي دباتن برو آگري دبا خوا پنامان بدا والله يدعو إلى الجنة والمغفرة بالله خوا سبحانه وتعالى برو بهشتو برو لي خوشبون بانكتان دكاتن بإذن خوي بإذن شرعي وبإذن كوني ويبين آياته للناس لعلهم يتذكرون يتربوشي وخوا يقول آياتكاني خوي لبو خلشي بيان دكا تاوكو پندو آموشگاري وربگرن لخوا يقول داوكان لو كسان بين كوا پندو آموشگاري لآتكاني خوا يقول وربگرين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون